یەکێ لە بەرپرسە ئەمنیەکانی کورد لە لێدوانیشی ڕۆژنامەوانیدا دەڵێت ئەگەر ئیطلاعات بیەوێت لە ماوەی یەک هەفتەدا دەتوانێت هەرێمی کوردستان ژێراوشور بکات بۆ هەرێمێکی بچکۆلەی ژێردەستەی داگیرکراوی دابەشکراوی زوڵم لێکراوی بە تاریخی تا وەکو کوردستانی عێراق ئاساییە دەستی دەرەکی هەبێت. یەکێ لە بەرپرسە ئەمنیەکان ئەڵێ ئەوەی لە کوردستانە تیرۆر کراوە بکوژەکەی نەدۆزرایەوە یا دەستگای ئیستیخباراتیەکانی خۆمانن یا دوو دەستگا گەورەکەی میت و تڵاعاتی زوڵمێکی مێژوویە کە تۆ بڵێ ئەمەی کە هاتووە هەمووی بە بانگەشەی پارتە سیاسیەکان هاتووە. ئامۆژگاری سوپا ئەکا کە هجووم نەکاتە سەر باشووری کوردستان چونکە باشووری کوردستان کۆنتڕۆڵی هێزەکانی تورکیایە. ئەوترێت کە لە ناو هەرێمی کوردستان ئەم مۆڵگانە ئەو دەستگا استیخباراتیانە وجودیان هەیە بەڵام ئەپارێزرێن پەیوەندی بە بەرپرسیارەتیەوە هەیە. ئێمە بەرپرسیارەتیش گەورەی بەرپرسیارەتی لای تو چێکا سلێمان بەرپرسیارەتی بریتیە لە گەوجاندنی خەڵک بۆی ئاگەی لە هیچ دەبێت کە ئەگوزەرە لەم وڵاتەدا. کێرۆخان لە ئێران گوتی باسکردن لەسەر بەڕێوەبردننی یەکێتی هێڵی سوورە. ئەگەر ئاسایشی حەزب بریتی بێ لە ئاسایشی نیشتیمانی پرسێکی خەڵک دوو جار بیر بکەرەوە دووشەممە کاتژمێر 7:30 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.